سڵاو کاک سەمیر. شابراکیان باش کاک سەمیر، وەزت کووە؟ شابراک کاک سەمیر کز مەکە، عەیبە کز مەکە. کاک سەمیر بە قوربان شتی زەرورە ئاسە تەسویر دەکەم. باشە کە کز دەکەی. بەێ سوبێکی جوان قسە بکە. بۆ کز دەکەی بە قورب بە ئوسلوبی جوانچەوە بە ڕێزەوە قسە لەگە دەکەین یەکسەر دەیکێ ئەوە یعنی قسەی ناشرنی چما کردی کاک سەمیر بە قوربان نەجیاتی ئەوە فەرموو پرسیاری خۆ بکە. کاک سەمیر تۆ ڕایۆژکاری جێگری سەرۆک وەزیرانی وەنیا لەو بوارەدا پۆلێک مافیاتان پۆلێک کەستان لە ناو زیندانی سووسێ ئەو پەڕی تاوان دەکەن. من ڕامگەیاندێ تا ئێستا یەکێتی هیچ قسە ناکە. ڕاستە ئەو زیندانە سەر بە حکوومەتی عێراقا، بەڵام هەموو بە قوبات تاڵەبانی دەخۆڕن و ئێوە یەک ساڵ زیاترە ئێمە باز دەکەین ئەو پەڕی لە هیچ کەناڵێکی ڕاگەاندنا ئیشەکەیت. بەڵێ بە دوایەکەی مشکلێ دامە کاکە من هەیە ڕۆژ کاک سەمیر ئەو هەیە من هەیتم هیچ هەموو کادری حزبەکەت نیتی لە ئەوڕۆپاش. من ئەنگامی ڕۆژنامەنووسی لە کەناڵێکی ڕاگەاندن ئیشت کرد، داوای لێدوانت لە من کرد بەسەر سەر و بەسەر چاو لێدوانتە دەمێ، بەڵام تۆ لێدوان بۆ خۆت وەرەگری بەبێ ئەوەی سەر بە هیچ کەناڵێک بی هیچ موسسەیەکی ئەلامی نەبیت. من لێدوان بە جەنابەت نادەم و داوای لێبورد نەکەم. نە یەک دقە قەپات مەکە، عەیبە زۆر عەیبە ئەوها قەپات دەکەی. یەک دوو ئەمە ڕۆژنامەنووسم نازانم تۆ تەمەنت چەندە، من لە 92 ڕۆژنامەنووسم، جێگری سەرنووسەری ڕێگای ڕەنزەران بوومە، ساڵێک لە تەلەڤیزۆنی ئازادی ئیشم کردیان. لە هەموو ڕۆژنامەکانتان زیاتر راپۆرت و هەواڵ و شتم ئیسارە کردیا، ئەوەی ئێستاش ئیسارە دەکەم هەر بە هەمان شتە. بەڵام ئەنگۆ ئەوەندە حزبەکە تاوان و ئەو دۆسیە ئابڕوبەرانەیە بەو فرتفێرە خۆت دەدزیەوە. دوای ئەوە داماننا من هاوڵاتیشی زۆر ئاساییم نامەیەکە پەیوەندەکە ئێمە دەیان نامەمان لە وڵاتانە داوە بە سەرۆک وەزیران و بەرپرسانی ئەوڕۆپی جوابیشیان داینەوە لە سەقەزەی کوردە. جەنابەت چی یعنی لێمان بیە ئەو تەیرەیان ئەو مستەڵعاتانە دەفرۆشی بە خەڵک تۆ لە هیچ ڕۆژنامە و گۆڤارت نییە. خۆ پێم دەکرێت ناوی پەیجێک ماڵ پەڕاک شتێکت بدەمێ، بەڵام کاچ خۆم ئەتەکێتی ڕۆژنامەگەری وانە یان دامانە هاوڵاتیشی زۆر ئاساییە. من پێت دەڵێم سەمیر ئەمە لەسەر قەزەی ئەنفال لەسەر قەزەی مافی مرۆڤ 3 جارەیان چارە نامەم داوە بە سەرۆک وەزیرانی سوید بە ناوی شەخسی خۆیانەوە وەڵامیان دایمەوە. باشە سکرتێرێکی وەکو تو چییە؟ یعنی ئەو هەموو نازن نووزەی دەکەن لەسەر خەڵک و خۆتان دەدزنەوە. کاچی خۆم لە زیاتی ژێ لەو ئازارەی دۆسیە ڕابگری بڵێ کەسێکە چیە سوپاس دەکەم ئێمە بە دواچون دەکەین. ئەو ئەتەکێتانە ئەخر کە دەرێ نەدی و بدی کوڕە چیانبوو چیر و گونیان بڕی، بەس ئەنگۆوان کۆمەڵک نەخوێندەوار بە خۆت بە قوبادی بەرپرسیش باشە. ئەگەر نا ئەو دۆسیەی هەندەیە گچکە و گەورەتان بێتە سەری، نەک ئەو حالا لە بۆ من تەلەفۆن قەپات دەکەی بێ ئەتەکێت. تۆ نەخوێندەواری سەمیر بە خۆت و بە بەرپرسەکەش نەخوێندەوارە بە حیزبەکەشت ئەگەر وای فێر کردبی بڕۆ لە وڵات لە کوردستانەوە نامەیەک لە بۆ سەرۆک وەزیرانی وڵاتەکان بنێرە لەسەر قەزەی کورد جوابت دەدەنەوە، بە فەرمیش جوابت دەدەنەوە. سکاچ خۆم نەدی و بدین بەجددیمە، نە ئەتەکێتتان هەیە نە هیچ. ئەمە ئەو شتانە هەموو بڵاو دەکەمەوە نییە و لەسەر ئەو کەیسەش ڕادەوەستم و دەبی فێریش بن ئەنگۆ فێری حتا هاوڵاتیش بدەنەوە. من پێ دەرێم هەوێ ڕۆژنامەگەری جیهانی سویدیم هەیە بەبێ ئەوی لێمان پرسنە جەریدە و شتێک ئیش دەکەی بە قوربان. یعنی ئەتو لە ڕۆژنامەنووسی جیهانی گەورە و گرا ئەوە تری بە ئەتەکێتری ئەنگۆ یعنی ئەوە دوو ناوەندی هەرە گەورەی جیهانی هەویە ڕۆژنامەگەری لە بۆ ئێمە کردیە. جەنابەت چی یعنی دەی ئەو هەموو نازنووز و ئەوە لەسەر خەڵک دەکەی؟ دوای دۆسیەکی وەلۆ نای گفتوگۆم لەگە بکەی لە بڕی ئەوی بەو نوعی خۆت دەدزیەوە. زەوق خۆت ئێبێ گومان بە زەوق خۆمە بە ئەوەی خۆشم دەکەم. ئەما یەکێک لە کارەکانمان هەیە ئەو تەقدیسەتان بشێنین ئەو فرتفێرانشتان ئاشکرا بکەن لە بەرچاوی خەڵک. بەقەت عمری تو ئەم بەز ئیشی جەریدەم کرد یە جەنابەت بە من دەڵێی